هەمیشە بەناوی خۆی گەورە و میهرەبان منزار لە بڕگەی خواردن و شیرینی خۆشحاڵم لەم ئێوارەی مانگی پیرۆزی ڕەمەزان ئینشاڵڵا خزمەتان بۆ پێشکەشکردنی جۆرێکی تر لە شیرینی ئەم ئێوارەمان بەسبووسەیە. خۆشەویستانی من پێکاتەی شیرینی ئەمڕۆمان شیرینی بەسبووسە. کوپێک ماستەکەی من خۆماڵیە، توێژەکە دەستت بکەو بە ماستەکەت خۆماڵی بێ، کوپێک زەیت، کوپێک شەکر، کوپێک ئاوەکە با کەمێک شلەتێن بێ لەگەڵ 2 کوب سمید، ئاردی سمید یان هەر سمید هەر شتێک بڵێ، 1 کوب گوێز هەندی، پیکی پایدەر و ڤانێلامان هەیە و بۆ کۆتاییەکەشی بۆش جوانکاری بادەم بەکارهێنی. خۆشەویستان ئێستا لە یەکەم هەنگاودا ماستەکە دێنین، زەیتەکە، کەمێک ئەم دوانە تێکەڵەکەین، شەکر، کوپێک شەکرمانەیە، کوپێک ئاوەکە ئەگەر کرا کەمێک شلەتێن بێ، خۆی جەوەکەی گەرمە هەر ئێستا ئاو شلەتێنە، پاشان سمیدەکە 2 کۆب سمید، و 1 کوب گوێز هەندی، جوان تێکەڵێکن، ڤانێلا، ئەمیش زۆر ئاسانە، یعنی توانی خۆت ئێواران دوای نوێژی عەسر دەستکەی بە ئامادەکردنی، جگەلەوەی کە تۆ بڵێن ئەرکێکی خێزانی خۆت جێبەجێ ئەەکەی، خوانی ئێوارە و بانگ ئامادە ئەەکەی، لەگەڵەوەیشە ئاگادار بە کە خوای گەورە خێر و خێری خۆی بۆ ئەنووسێ ئینشاءڵڵا. و بیریشمان نەچێ ئێستا ئێمە کە هەر ئاوادە ئەنووشین خواردنەکە دروستەکەین قەچێک ئابا دەممان بە زیکرێک بێ، گوێ لە قورئانێک بگرین دەمان بە زیکرێک بێ ئینشاءڵڵا خۆی پەروەردگار هەموومان بە ئەجر و پاداش بۆ ئەنووسێ لەبەرەوەی تۆ خوانی ئێوارە ئامادە ئەەکەی بۆ کێ بۆ ڕۆژوانوان. بەڵێ خۆشەویستان ئاوا ئێستا بەم شێوازە کەمێک کەویرەکەی ئاواش لە لەبەرەوەی ناسک دەربچێ لە کۆتاییەکەیە، ئەوە هەندێک تا جوان پێکاتەکان یەک ئەگرن، من ئەوە هێنم سینێکی فڕن دێنم، کەمێک چەوری یەکەم، هەرچەند زەیت هەیە لە پێکاتەیە بەڵام ئێمە لەبەرەوەی سمید و گوێز هەندیمان هەیە نە لە چکێت کۆتاییەکەی، ئەوە کەمێک بەڕۆنی خەست چەوری ئەەکەین، بسم الله. بەم شێوازە
ئامادەیە بۆ ناو فڕن. بادەم سووری زۆرە شەڵبین لەو خواردنانی کە پێویست ئەکا بەکاریان بێن. ئەو بادەمە تەنها وەکو جوانکاری من بەکارمێناوە، تۆ توانی فستاق یاخود گوێز یاخود بادەم هەر شتێک بەپێی ئارەزوو و خواستی خانەوادەی خۆتان بەکاربێنین. بەڵێ خۆشەویستان، ئێستا بەم شێوازە بەسبوسەکەمان ئامادەیە، هەویری بەسبوسەکەمان ئامادەیە بۆ ناو فڕن. نیو سەعات لە پێشە ژێرەوەی و پاشان کە ژێرەوە برژە لە دەقەیەک هەتاوەکو 15 دقەیەک بۆ ناو فڕن. ئەو دەقانە ئەکەوێتە سەر فڕنەکە، یعنی تا چەند ئەو من ئێستا تەباخی ینی فڕنی تەباخ بەکارەهێنم، فڕنی کارەبای لەبەرەوەی کارەبای گشتی نییە. فڕنی لەم کاتێک کە منم بەرنامە تۆمارەکەم کارەبای گشتیمان نییە، فڕنی تەباخەکەم بەکارەهێنم. عادەتەن فڕنی تەباخ ینی گڕەکەی زۆرترە، ڕەنگە بڵێن زیاتر زووتر ببرژێ. تۆ ئەو کاتە توانی وریایی بکەیت بەپێی ئەو کاتە نەبێت کە مندایانە. وڵە خۆشەویستان، ئێستەیش هەویری بەسبوسەکەمان ئامادەیە بە ناو فڕن. بەڵێ خۆشەویستان، دوای ئەوەیش کە بەسبوسەکەمان لە فڕن کرد، ئێستا دەرمانهێناوە من نیو سەعات خوارەوەی لەسەر دەرەجەی 180. فڕنی من ئەوەی فڕنی تەباخەکەیە لەسەر دەرەجەی 180 بۆ ماوەی نیو سەعات خوارەوەی بڵێن بەسبوسەکە برژاو، پاشان سەرەوەی دەقە. ئێستا من شیلە بەکارەهێنم لەبەرەوەی ئێمە ڕەمەزانە، زۆربەی خواردنەکان ئەبێ شیرین بن، ینی ئەو شیرینیانی کە دروستیانەکەین. و من پێش ئەوەی کە ئەوە بێ هینم کردووە کەمێک ڕۆن کە داگرت لە فڕنەکە بە فڵچەیەک، کەمێک ڕۆنی بەستوو جوان بیە لەو سەرەی، یان ئەتوانی گەر شیلەکە تازە بۆت گرتەوە لەگەڵ شیلەکە یا تێکەڵیکەی ئەو کەوچکێک ڕۆن باشە. لەبەر ئەوەی تۆزێک ئەمە سمیدمان هەیە، بەسبوسە پێکاتی سەرێکی حسابکە، ینی سمیدە وشکە وشک تۆزێک ڕۆنی پێویستە پێش ئەوەی کە شیلەکەکەی بەسەرا. گەر شیلەکە تازە دروست کرد دەتوانی ڕۆنەکە لەگەڵ شیلەکەی تێکەڵ بکەی. ئێستا ئێمە دەست دەکەین بە بڕێنی بسم الله. زۆر ناسکە، ینی ناسک دەرچۆگینا کاتی ئەوێ کە لە فڕن بێ. لەبەرەوەی ئێمە ماستیشمان هەیە، عادەتەن یەکەم دانە ئەبێتە قوربانیە، تۆزێک هەڵوەشان و ئەو شتانە. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست، بەم شێوازە هاتینە کۆتایی شیرینی ئەمڕۆمان، شیرینی بەسبوسە. هیوادارم بتوانن لە ماڵەوە دروستیکەن و پێشکەشی خانەوادەکاندانی بکەن. ڕۆژ و تاعات و نوێژی هەمووان قبوڵ بێ. تا ئەڵقەیەکی تر بە خوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم، خواتان لەگەڵ ماڵتان ئاوادان.